هەچی وەختێ خۆم ڕۆیشتمە و شوقەیە 280 مەتریە ئیشەڵڵا ساڵانە چی کرێ وەرگیرا ێن بەم فەقیر و هەژار ئێم ناوەتەوە. کە حەجی سڵاو لێ بێ چۆن بوو بڕیارەیە قوتابخانەیە دروستکەیت؟ وەڵای خۆی ئەم قڕگەیە یادگاریەکی زۆر ناخۆشی لەگەڵ خێزانی ئێمە چونکەم برایەکەم لە حەفە شەهیدەکەی قڕگەیە بە ناوی شەهید ئایار 300-400 متر لەم شوێنە دوورە لەو ڕۆژا کە پێویستمان بە دیفاعکردن بوو لە کوردستان برایەکی جوانمان ناوە بەکوشت براکەم شەهید ئایارە. شەهید ئایارە منیش هەڵسام ئەو ئیمکانەتی کە لەبەر دەستمایە و بەشی خۆم و حەقی کەسی بەسەرەوە نییە و ئەو دەوڵەمە نەژنیم ئەم مەکتەبیان بووە کەمە مەکتەبێکی نۆپۆلی بە جوانترین شێوە بە ڕێکوپێکی بە ناوی خۆمەوە. واتەمە لە بەرامبەر هیچ زەریبەیەک نییە؟ ناخێر قوربان ناوەڵڵا چاوەڕ هەچی زەنامێک یەکی چیمەندۆ بێنێ بۆ مینێ من ئەبێ بیباتەوە نە چاوەڕێم حکومەت مناڵێکم بۆ تەعینکە نە چاوەڕێم تێگەی لە شوێنێ بڵێم وەرە شت هەرزانەوە بۆ مەرگرن. ئیمکانێتی خۆم هەر ئەوەنێ بەشی خۆم لە 7 بەش ئەوەم بەرکەوتووە 6 بەشم ماوە بە مناڵەکانم لە من وەزعیان باشتر و ژیانیان باشتر و سوپاسی خواکە. خوا بەزیایکە بەڵام چۆن مەساریفی ساڵانی قوتابخانەکە ئەکەیت؟ چۆڵام نەژاوتی لە کە حاجی خۆی بپرسە. ئەزانی چی یانی چۆن مەساریفی وەکو چی؟ بۆ منە چۆن ساڵانە تێچووی هەیە قوتابخانە مەساریفی هەیە بە چ ڕێگایەک ئەمە ئەکرێ؟ خۆی مەکتەبەکە مەکتەبی حکومیە بەقول بەڵام من ئەگەر مەسەلەن ئیمکانێتم ماو شتێکم لە وەختی خۆیان مەسەلەن یە تیپی ڕاضیان هەیە مەسەلەن نەتیجەیە نیە یەم تەکریمەکەم یا مەبلەغێک ئەنێرم بۆ مامۆستای مدیرەکە تێگەی بیا بە فەقیرەکانی تەلەبەکەی تر من چونکە خۆم 1 دینار پەیان ناکەم منیش خۆم پێویستم بە پارەیە بە پێ بڵێ من ئەوەی کە بیست و ماڵێن شوقەیەکە داناوە یا ئەوە نییە ئەوە دوای مردنمە ئەگەر ئێستا منێ خەمە کرێوە چی بخۆم دیژەوە خۆم تێگەی هەچی وەختێ خۆم ڕۆیشتمە و شوقەیە 280 مەتریە ئیشەڵڵا ساڵانە چی کرێ وەرگیرا ێن بەم فەقیر و هەژار ئێم ناوەتەوە. قوتابخانەکە یاخود وەڵا نەوەڵا قوتابیەکان قوتابیەکان باشە ئەمە تەنها لە پێناو شەهیدبوونی براکەتە؟ وەڵای ێزانی بیرم کردەوە من وتم ئەم پارەیە دوایی چەندها ئایلە لەیەکدا بڕاون لەسەر میرات بەشکردن من خۆم لە ژیانام و میراتی خۆم بەش کرد تێگەی کاکە ئێستا مناڵەکانم یەکی دووەنەی منیان هەیە سوپاسی خوا هەمووی کوڕی ڕێک و پێک و چاک و تێگەی بەڕێز هەمووشیان ئیشیان زەڕەنگەرە سوپاسی خوای لەسەرەکە من سەرۆت و دەوڵەتی من ئەو کوڕانەمە. خۆتە پۆلیسە دەخوێنەوە؟ وەڵام من خۆم ساڵی 1972 بۆ 1973 ئەعدادی زراعەم تاوا کردو. زراعە تاوا کرد؟ بەڵێ. ئەی باشە زراعە لەکوێ زەڕەنگەری؟ ئاخر زەڕەنگەری لە خوێنمایە چونکە من وەختی خۆی یاریکەر بووم کاکەجان من یاریکەرێکی چاکیش بووم تێگەی تیپێکمان هەبوو تیپی زێڕینمان پێ و لە ناو زەڕەنگەرەکان ئیتر لە یەک دابڕانمان نەبوو هەم شەو ڕۆژ پێکەوە بووی ئیتر وردەوە دەچمە لای ئەوە مەسەن ئەڵقە جووتکردنێکە شتێکە ئاڵتم توانەوەیەکە هینێ خۆم سەرداوێ فێر بووم فیراری تێکەوت ساڵی 81 بوو 82 بوو لە جەبهە ڕام کرد تە چوون بە سابتی دەستم کرد بە زەڕەنگەری سوپاس بۆ خوا بە ڕازگۆیی خۆم و بە ڕێکوپێکی خۆم و تێگەی بەو شێوەیە کە پارە پاکرێ و مشتری ڕاکێشرێ بوو شێوە مشتری چاکم هەبوو ناوەکەم کاڵێ فەرێدنی وەکو براند وایە. شتێ زۆر لەوانێ بەسەر هات بێ زۆر هەموو شتێک مۆزۆ هات بێتە بەردەمە تاسە چ شتێک هەیە کە هات بێتنە لەو بۆ دوکانەکە و بیرە نەچێتەوە چیرۆشی چ شتێ هەبووە کە لە دڵێ دەرناچێتەوە شتە؟ وەڵاهی بڵێم چی بۆ خوای ئەسا نازانم چی پێوە چەندەها جار ژن و مێرکەیەن بۆ هاڵتون هەڵگرتن وەزیان تێک چووە لەسەر ئاڵتون هەڵگرتنەوەوانم چاکردۆتەوە نەناهینی هەردام ناوەن قەنەعاتم پێکردم قەنەعاتم پێوتم بابەجیان نابێت و ئاڵتون هەموو شتێنیەوەمانە و ئەتوانم قەنەعات بە خەڵکم. ئەی ئێستا خۆ ئاڵتون زۆر گرانە؟ ئاڵتون گرانە. ئەی ژن و مێرد تازە زاوە ئەیکڕێ؟ وەڵی بۆ خۆیان من کە لەگەڵ بەشم کرد لە 2023 ئیتر ئێستا باوەڕ کە سعری لیرەش نازانم من یەک دینارم ناوێت لە هیچ لایەکەوە بۆم بێت.